بەتاچی دێمە لە دوای ئەو وەزعانەی کە بەسەر کەرکووکە هات پەیوەندی بەهێزمان لە نێوان خۆمانە بووە ئەم حیزب لایەنە سیاسیانە هەمیشە سەردانی یەکتریمان کردو ئەمانی شاتون ئێمە شاتین لە هەمان کاتیشا ئێستا پرسەکە پرسێکی جددیترە و هەستەکەین بەوەی لە بەغاوە دەستێکەیە یاخود لە شوێنەکانیکەوە دەستێکەیە بۆەوەی کورد لە هەندێک شوێنە پشتگوێ بخرێ یاخود ئستحقاقی خۆی بەدەست نهێنێ بۆیە ئێمە بڕیارمانداوە لەگەڵ هەموو حیزب لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیکی فراوانی خۆشمانەکەین و لە هەمان کاتیشا بەجواب دێین لەسەر حەقی میلەتەکەمان چکە ناکرێ ئێمە لە حکومڕانیەکە بەشدار بین کە ناوی حکومڕانی عێراقە و لێرەشا غەدر لە میلەتەکەمان بکرێ بۆیە لەسەر ئەم پرسە لەگەڵ هەموو ئەم حیزب لایەنە سیاسیانە قسە و گفتوگۆکەین و هەمووشمان هاوڕاین لەسەر ئەم بابەتە و دڵنیاش بن لەوەی واز لە ئستحقاقی میلەتەکەمان ناهێنین و ئێمە ئەوەندە زەعیف نین خەڵک بتوانێت غەدرمان لێ بکە یاخود بتوانن حەقی میلەتەکەمان بخۆن بۆیە هاتوین جارێکیکە ئەمە سەردانێکیکەن هەر سەردانێکی برایەتیە بەڵام لە هەمان کاتیشا کۆبوونەوەی دیکەژەکەین و خۆپیشاندانەکەین و ناهێڵین ئەو غەدرانە لە میلەتەکەمان بکرێت و ئامادەین هەموو جادەکانی کەرکووک بگرین بۆی حەقی میلەتەکەمان بەدەست بێنین. ئێمە خۆمان بەستەم لێکرا و ئەزانین لەم دامەزراندنی کە لە تەربیەی کەرکۆ کراوە و هاوستەکەین کە هاوڵاتیانی پێکاتی کوردی بە تایبەتی پێکاتی تورکمانیش بە هەمانچە بەڵام پێکاتی کوردی بە تایبەتی کەسەمێکی زۆری لێکراوە بۆیە پێویستە هەموو حیزبەکان هەمومان پێکەوە بینە دەنگ هەمومان ڕەدی ئەمە بدەینەوە لەبەرەوەی ناکری ئێمە لەبانەوە بڵین عێراقێکی یەکگرتوو بەڵام لەم لاشەوە پێکاتێک لەسەر حسابی پێکاتەیەکی تر هەموو ئێستحقاقان بخۆی بچنێتەوە بۆیە زەرورە ئێمە وەک دەنگ هاتنێک لەسەر هاوڵاتیانی خۆمان پێویستە هەمومان یەک دەنگ بین یەک ڕیز بین و نەهێڵین ئەم سەمە تێپەڕێ و قەنەعەتمان وایە کە ئەمە نەک هەر دادگەری ناچەسپێنێ بەڵکو ناکۆچی ئەخاتە نێو پێکاتەکانی نێو شاری کەرکووک.